يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار وبعد خاي قورة سبحانه وتعالى لصورة نساء فرميت يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم أي إيمان داران أيو كساني كباورتان هي بخوا باورتان هي بروجي لبرسينەوە و سزا و پاداشت ماڵی یەکتر لە نێوانی یەکتردا بەناحەق نەخۆن ماڵی یەکتر لە نێوانی یەکتردا بە زوڵم و بەناحەقی نەخۆن إلا أن تكون تجارة عن تراض منكم إلا مەگەر بەکڕین و فرۆشتن و گۆڕینەوەیەک کە بە ڕەزامەندی لە بینی هەردوو تەڕەفدا کراوە با ماڵ لە پێشتردا ئەی فڵان کەس بوو بێ بەڵام کە کاتێک لێم کڕیوە یان لەگەڵم گۆڕیوەتەوە بوو بە ماڵی من وەتوانم بیخۆم ئەتوانم دەستکاری کەم ئەتوانم بیفرۆشم مەبەست لێرە ئەوەیە کە خوای گەورە حەڕامی کردووە لەسەرمان ماڵ خواردنی یەکتر لە نێوان یەکتردا بەناحەق هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەجەت الوداع فەرمووی إن أموالكم ودماءكم وأعراضكم حرام عليكم ماڵتان خوێنتان ناموستان لەسەر یەکتر حرامە تعدا نەکەنە سەر ماڵ و ناموس و خوێنی یەکتر بۆیە برا بەڕێزەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح کە لە بوخاری و مسلم داهاتوە حەدیثی دایکمان عائیشە ئەفەرمێ من ظلم قيد شبر من الأرض طوقه من 7 أراضين هەر کەسێک زوڵم بکا لە برایەکی خۆی لە مسڵمانێک بە ئەندازەی یەک بست لە زەوی لێی داگیر بکات بەس یەک بست یەک باڵ خوای پەروەردگار سبحانه وتعالى 7 تەبەقەی زەوی لە ڕۆژی قیامەت ئەی خاتە گردنی زانان لە شەرحی ئەم حەدیثە فەرموون واتە خوای گەورە تەکلیف لەم ئینساناکە هەر 7 تەبەقەی زەوی هەڵگرێت لەسەر شانی و بیهێنێ بۆ مەیدانی مەحشەر کە هیچ کەسێک ناتوانێ و هیچ کەسێکیش بۆی هەڵناگرێ و ئەمە لە گەردەنی ئەمێنێتەوە و ئەبێتە بار قورسی و بارگرانی بۆی لە ڕۆژی قیامەت ملی پێوە ئەشێت و لە حەدیثێکی تردا حەدیثی ئیمامی عەلی کە لە صحیحی مسلم داهاتووە فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمووی لعن الله من غير منار الأرض لعنەتی خوا ئەو کەسە دوور بێت لە ڕەحمەت و بەزەی خوا کە کاتێک سنوورەکانی زەوی کە لە بینی دوو کەسدا هەن ئەی بەزێنن سنوورەکانە بەزێنێت حدودە بەزێنێت شوێنەواری ئەو زەویەی کە لە بینی تۆ و کەسێکی تردا هەیە ئەی باتە لایەکی تر بەس نورت بەزاندووە یەک تۆز بەلای ئەوت دابردو و ماڵی ئەوت بۆ لای خۆت هێناوە دوور ئەبی لە ڕەحمەتی خوا لە ڕۆژی قیامەت
ولا حديثي تردا كلا صحيح مسلم دهات وأويشان حديث أبي أمامة في غنبري خوا عليه الصلاة والسلام فرمي من اقتطع حق امرئ مسلم بيمينه فقد أوجب الله له النار وحرم عليه الجنة. هر كسيك حقيكي برايكي خوي لمسلمانك حقيكي خلقك بس وين دي بدرو بو خوي حاصل كاتو بدستي بينات خواي قورة لتولي أوا كأزاني مالي أونية بلام سوين دي لسر أخوا لصلحك لدانشتنك لمحكميك سوين دي لسر أخوا كبل أما مالي منا خواي پروردگار لتولي أوا آقري جهنم شوينيتي وبهشتشي لسر حرامكات. فقال له رجل وإن كان شيئا يسيرا يا رسول الله فروي في غنبري خو عليه الصلاة والسلام أقرشتشي كم يجبت؟ فقال صلى الله عليه وسلم وإن قضيبا من أراك أقريك لتك داري سواك يجبت خاي قورة بر أم عقوبة ديخي بس وين دي بدرو دارك سواك يجبكي بحق بما مالي خود ككاتك زاني خودني وسوين دي لسر خوي خاي قورة بهشت لسر حرامك أو شوين دكات جهنم فنا أقرين بخاي قورة بو يبرا برزكانم لسردمي خوي لسردمي پیغمبر صلى الله عليه وسلم كخاي يقول سورة أنفال أم بس باسمان بو أجريتوا كبباوران لقل طائفي مسلمانان شريام ولا جنگ دابونا شيطان كاري تيبو إيش يتيبو لو بين دا خاي قرب من باسك أفرمي وإذ زين لهم الشيطان أعمالهم وقال لا غالب لكم اليوم من الناس وإني جار لكم شيطان كارو كرد وخراب وقيزون وحرام واشتخراب كاني بو بباوران شيرنا كرد أي رازان دوا وهاني أدان بومبي أدان قريتي أخستن هیچ کەسێک ناتوانێ بەسەر ئێوەدا سەرکەوێ ئێوە وان ئێوە فڵانتان لە پشتە ئێوە ئەوەتان لە بەردەستە دەی خەڵکی هانەدا وئینی جار لەکم و من سەرتانەخەم خەمتان نەبێ. ئەمە باسی شەیطانی حەقیقیەکە خوا سبحانه وتعالى. بەڵام چەند جۆرە شەیطانی ئینسی ئاوامان هەیە ئێستا دەی بڕۆ ئەوە بکە بڕۆ شکایەت بکە بڕۆ وا بکە بڕۆ داوا بکە تۆش مەی دەرێ حەقی ئەوە بەڵام مەی دێ تەنەزول مەکە وإني جار لكم من سرتخم من لبشتم. فلما تراءت الفئتان نكص على عقبيه بلام كاتك أمدو طائفة روبرو يكتربونوا طائفي مسلمانان كملائكتان لقلبون وطائفي بباوران كشيطان لقلبو شيطان نكص على عقبيه بشتا وبشت أقرايا وإن أيوتي وإني وقال إني بريء منكم إني أرى ما لا ترون إني أخاف الله. أود أقراوة هلا هات بشتا وبشت أود من لا أو بريم أو من يبينم أو نايبين أو ملائكتان يبيني أو من يبينم أو نايبين ومن الأخوات ترسم خاي قرش فرمي والله شديد العقاب. بەڵێ تۆڵەی خوا زۆر بە ئێش و بە ئازارە زۆر توندە کاتێک قەومێک خەڵکێک گەلێک میلەتێک شەخصێک بگرێت نەجاتبوونی تێدا نییە. ئەم ڕۆژ برا بەڕێزەکانم بە هەمان شێوە خەڵکانێک هەن خەڵک هانەدن بۆ خواردنی ماڵی خەڵک بۆ زەوتکردنی حەق و مافی خەڵک. ئەمە شەیطانە وای کردووە ئاوە ئەم کارە قێزەونە و ئەم کارە ناشرنەی شیرین کردووە لە بەرچاوی خەڵک و جوانی کردووە حەق خواردنی خەڵک ماف خواردنی خەڵک سنوور بەزاندن زەوی داگیرکردن ئەمانە بۆ تشتێکی ئاسایی و ئاو خواردنەوە گرنگەوە تۆ سەرکەوی و تەنەزول نەکەی ئەمە نیشانەی پیاوەتیە
وەڵام نیشانەی سەرشۆڕی دنیا و قیامەت هەر کەسێک بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە صحیحی بوخاری و مسلم داهات و حەدیثی معاذی کوڕی جەبەل کاتێک معاذی ناردە یەمەن کردی بەوالی لەسەر شاری یەمەن بۆی خەڵک بانکا بۆ ئیسلام و حەقی فەقیر و هەژار و لە قەوماوان بجێڕێتەوە و زەکات لە دەوڵەمەندان وەربگرێ و بیدا بە فەقیر و هەژاران و حکم بکا لە بینی خەڵک بە عەدالەت و دادپەروەری و خەڵک بانکا بۆ تەوحید و خواپەرستی و نوێژ و دەستپاچی. بەڵام ئامۆژگاریەکی کرد، فەرمووی اتقی دعوة المظلوم فإنه ليس بينها وبين الله حجاب. وأمژگاری تەکەم ئەی معاذ لە خوا بترسە سەبارەت بەچی بە نزا و پاڕانەوە و ناڵەی مەزلوم و سەملێکراو ماڵی کەس نەخۆی، دەستدرێژی نەکەیتە سەر حەق و مافی هیچ کەسێک، چونکە لە بینی دوعای مەزلوم و سەملێکراو لەگەڵ پەروەردگار هیچ حیجاب و پەردەیەک نییە. ڕاستەوخۆ گیرە ئەبێت، ڕاستەوخۆ گیرە ئەبێت دوعاکەی. لە صحیحی مسلم داهاتووە لە سەردەمی سەحابە ئافرەتێک بە ناوی ئەڕوای کچی ئوەیس نیزاع و ناکۆچێکی دروست کرد لەگەڵ سەعیدی کوڕی زەید سەحابەی بەڕێزی پێغەمبەر صلی الله علیه وسلم، یەکێک لە عەشەرەی مبەشەرە لەو دە کەسەی کە مژدەی باشتیان پێدرا بوو لە دنیادا. ئەم ئافرەتە داوای خان و زەویەکی ئەکرد کە لە بینی سەعید و ئەودا هەبوو. لە ئەسڵیشدا ماڵەکە هی ئەو نەبوو، بەڵام داوایە کرد، ئیدعایە کرد. بۆیە قەزیەکە چوو بۆ لای مەڕوانی کوڕی حەکەم والی شاری مەدینە و ئەویش پێی فەرموو بۆچی ماڵەکەی نادەیتەوە؟ بە سەعیدی فەرمووی من چۆن ماڵی خەڵک داگیرەکەم لە کاتێکە خۆم گوێم لە پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی من ظلم قيد شبر من الأرض طوقه من 7 أراضين. هەر کەسێک بە ئەندازەی بستێک ماڵی خەڵک داگیر کە خوای گەورە 7 بەقەی زەوی ئەیخاتە گردەین لە ڕۆژی قیامەت. من ماڵی خەڵک داگیرەکەم. ئیتر ئافرەتەکە ئینکاری لێ کرد و سەعید ماڵەکەی دایە لەی گەڕێ بە هەندێک شت ئاوەکو سەعید بۆ قیامەت بڕوە. ئەمە تەنەزول نییە. ئێستا ئەمە باسی بەسەرهاتێکەکەین کە سەعید بە مەردایەتی لە یەژێڕینەوە، بە گەورەی لە یەژێڕینەوە، نەک سەرشۆڕی و زەلیلی بێت. فەرمووی اللهم إن كانت كاذبة فأعمي بصرها واجعل قبرها في دارها. فەرمووی خوای گیان ئەوە ماڵەکەی ئەدەمێ، بەڵام داوات لێ یەکەمەی پەروەردگار ئەگەر ئەم ئافرەتە درۆ بکا و ماڵەکە هی ئەو نەبێ، خوای لە دنیادا تاوەکانی چێرکەی و ئەو زەوی و ماڵی ئەو داوایەکە بۆی بکەی بە قەبر و گۆڕستانەکەی. ڕاوی حەدیثەکە فەرمووی واللهی ماوەیەکی زۆر کەمی پێچوو دوعای سەعید قبول بوو، خوای گەورە هەردوو چاوی کوێر کرد، هیچ شتێکی نەئەبینی ئەم ئافرەتە، دەستی ئەخشاند و دەستی لە دیوارەکانی ماڵەکەی ئەدا ئەڕۆیشت و هاواریە کرد ئەیوت ئەصابەتنی دەعوەت سەعید، ئەصابەتنی دەعوەت سەعید، دوعاکەی سەعید ئاوای لە من کرد و ماڵی وێران کردم. بەڵام تازە فایدەی چی؟ بۆیە ڕۆژێکیان بیرێکە بۆ لەناو ئەو زەوی و خانوەدا ئاگای لێ نابێ و بەسەریدا ئەڕوات و ئەکەوێتە ناو بیرەکە و لەوێدا ئەمرێت و ئەبێتە گۆڕەکەشی. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ اتقی دعوة المظلوم، لەخوا بترسە، لەخوا بترسە لە نزا و پاڕانەوە و ناڵەی مەزلوم و سەملێکراوێک. فإنه ليس بينها وبين الله حجاب، لبيني دعاء مظلوم مستملكراو لقل خواهيج پرده و حجابك نییە. ڕاستەوخۆ گیرا ئەبێت. بۆیە ئینسان نابێت چاوی لە ماڵی خەڵک بێ، ماڵی خەڵک داگیر نەکەیت، کاتێک زانیت حەقی کەسێک لایە بیدەوە، بۆ ئەوەی بەرئەم هەڕەشانە نەکەویت کە
لەم وتارەیە باسمان کرد. یەحیای کوڕی موعاذ یەکێکە لە پیاوچاکانی پێشوو تابعیە والله أعلم قسەیەکی زۆر جوانی هەیە سەبارەت بەم مەوزوعە. أفرمي مصيبتان للمرء في ماله عند موته لم يسمع الأولون والآخرون بمثلها. دو مصيبة بو إنسان لمالو سامان كيدا لكاتي مردني دا نپێشینان نەخەڵکانیش لە دوای ئێمە دێن شتی ئاوایان نەبیستوە ئەمە لە سەردەمی خۆی ئەو قسەیەکە لە پێش ئێمە شتیوان نەبیستراوە لە دوای ئێمەش کەم کەسێ شتیوا ببیستێ. ئەم دوو مصیبەتە گەورەیەتێ لە ماڵی من و تۆدا لە کاتی مردن. پرسیاریان کردوتیان قیل ما هما ئەم دوو مصیبەتە چین ئەی یەحیای کوڕی موعاذ فەرمووی يؤخذ منه كله ويسأل عنه كله. ئەوەیە کە ئینسانێک ماڵێکی زۆری هەیە زەوی و زارێکی زۆری هەیە پارە و پوڵێکی زۆری هەیە قەسر و خان و سارێکی زۆری هەیە بەڵام يؤخذ منه كله کوڕ و نەوە و برازا و فڵان و بێوان و دایک و باوک و کەس و کارەکەی هەمووی لێ وەرەگرن بە میرات هیچی ئیسفادەی لێ ناکات تەمەتوعی پێوە ناکات لە دنیادا بۆ خۆی نایخوا پێڕا ناگا ئەکوژرێ لەسەری زیندانی ئەکرێ لەسەری يؤخذ منه كله هەمووی لێ ئەستێندرێ کە چێ کەس و کارەکەی میراتگرەکانی بەڵام يسأل عنه كله بەڵام ئەمەڵاو پێیای کردووە چێ پرسیاری لێکرێ میراتگرەکانی نەخێر لە ڕۆژی قیامەت هەموو پرسیارەکانیشی لەسەر ماڵەکەی لێکرێ دینار بە دینار مەتر بە مەتر لەکوێ تێنا پرسیاری تەواوی ماڵەکەت لێ بکەن لەکوێ تێنا و محاسەبەت لەسەر بکەن بەڵام تۆش سوودی لێ نەبینی تۆش نەیخۆی تۆش ئیسفادەی لێ نەکەی تخوا ئەمە سەرشۆڕی نییە تخوا ئەمە موسیبەت نییە ئەمە بەڵانیە بۆ من و تۆ کە ئەمڕۆ ئێمەی مسلمانان تێی کەوتوین داواکارم لە خوای پەروەردگار یا رب العالمین هیدایەتمان دەی ئەخیرمان خێرکەی عاقبەتی ملاکمان بەخێر بژێڕی شیفای نەخۆشەکانمان بدەی قەرزی قەرزارەکانمان بۆ بژێڕیتەوە برایەتی و تەبایی بژێڕیەوە ناومان يا رب العالمين أو بلا مصيبتان رويتي كردوين لسرمان هلقري يا ربي خواجان داوات ليكين بنا وزوانا كانت بصفات برزو بيروزا كانت رحمة مهرباني خل لسرمان قطعنك بتاوانو هلوك مكرتكاني أمنك يا رب العالمين اللهم آمين اللهم آمين وصلى الله وسلم على محمد وآله وصحبه أجمعين.